باهۆی نەبوونی بوجە و خەرجنەکردنی شایستە داراییەکان بە شاخواردنی پزیشک و کارمەند و چاودێر و نەخۆشی ناو نەخۆشخانەکانی گەرمیان ڕادەگیرێت. 8 مانگە 3 نەخۆشخانەی کەلار و نەخۆشخانەیەکی قەزای کفری هیچ بڕەپارەیەکی خۆراکیان بۆ خەرج نەکراوە. ئەو چێشتخانەیەش کە خواردنی نەخۆشخانەکان دابین دەکات کارەکانی ڕاگرتووە. ئەم ساڵ بۆ ماوەی چەند مایەک درا بە تەندەر و دواتر کۆمپانیەکە دەستی لە کار کێشایەوە لەبەرەوەی بەبیان و ئەوەی کەم تەندەرە بۆ ئەو دەری ناکات و دواتر درا بە تەنفیس مباشر ڕاستەخۆ نەخۆشخانەکان خواردن لە کێشخانەکانەوە بهێنن. طبعا ئەمەشە بە هەمان شێوە بۆ ماوەی چەند مایەکەوە بە بەردەوامی ئەوە خواردنی هێنری لە کێشخانەکانەوە و نزیکەی 8 مانگە پارە نەدراوە بە کێشخانەکان. ئێستش کێشخانەکان خواردنیان ڕاگرتووە بۆ هەموو نەخۆشخانەکان. چاودێری نەخۆش و پزیشک و کارمەندانی تەندروستی دەڵێن ڕاگررتنی خواردنی نەخۆشخانەکان کاریگەری لە سەر گیرفانی ئەوان دروست دەکات و چاودێری نەخۆشەکانیش ناچارن لە دەرەوە خواردن بێنن بۆ نەخۆشەکانیان. بە نەمانی خواردن ئەمە سیستێکی لە لای کارمەندەکان دروست دەکا کە بۆ ماوەی 4 مانگە موچەیان وەرنەگرتووە و کارمەند ستافی نەخۆشخانەی قەڵا هەمووی خۆبەخشەی باتە ڕێوە. ئەگەر بۆ نمونە نەمانی خواردن ئەمە بارگرانەیەکی زۆر لای کارمەندەکان دروستەکە تۆ کارمەندی خۆبەخشێ 4 مانگ موچە وەرنەگری و بێ بارگرانیەکی بۆ دروستکەی کە خۆی خواردن لە دەورە بکڕێ یان خواردن لە ماڵەوە بێنێ. ئەمە هەم شپرزەیەکی ساردێکی زۆر لایەن کارمەندەکان دروستەکە لە ڕوو ئیشکردنەوە هەم بارگرانێکی دروستەکە لە ڕووی قەیرانی دارایی بۆ کەسەکە. کاریگەری ئەوەی ئەبێت کە کارمەندە ئێشکرەکان پێشتر لە ناو نەخۆشخانە لە چێشخانە خواردنیان وەرگرتووە، بەڵام ئەو کاتە هیچ سەرچاوەیەکی نییە و ڕێکاری تیش نەگیراتە بۆ نمونە ئەگەر بێت و خواردن وەرنەگرن بەرامبەرەکەی چی بێت، ڕێکاری ئەویان بۆ دیاری نەکراوە، پێویستە ڕێکاری تر بگێبە بۆ نمە دابینکردنی بڕەپارێکی دیاریکراوە. بەڕێبەتی گشتی تەندروستی گەرمیان بۆ دابینکردنی خواردنی نەخۆشخانەکان مانگانە پێویستی بە 40 ملیۆن دینار هەیە و جگە لەوەش ملیارێک و 800 ملیۆن دیناری کۆمپانیەکانیش بۆ دابینکردنی دەرمان و پێداویستیە پزیشکیەکان قەرزارە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.